هەشتی 2019 ڕژێمی ئەردۆغان و ئاک پارتی شاڵاوێکی دڕندانەی دژی کورد و دیموکراتیەت و هەموو پرەنسیپەکانی مافی مرۆڤ ئەنجامدا. سەرۆکی شارەوانی چەند شارەوانیەکی گەورەی وەکو ئامەدووان و مێردین بە زەبری هێز و بە زۆر لادا و ڕەشبگیریەکی بەرفراوانی دژی کورد و هەموو ئازادی خوازان لە باکووری کوردستان و تورکیا ئەنجامدا. هەزاران چالاکوانی خستە زیندان. ئەم کردەوە دڕندانەیە وەڵامی دواپەیام و دەستپێشخەری ئاشتی خوازانەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کە ئامادەی خۆی نیشاندا. ئامادەیە بۆ ئاشتیەکی سەربەرزانە بە مەرجێک دەبێت دەوڵەتی تورکیاش ئەو ئەرکانەی ئەکەوێت ئەستۆی جێبەجێ بکە. بەڕێزان، ئەردۆغان و دەسەڵاتەکەی بۆ پەردەپۆشکردن و شاردنەوەی شکستە یەک لە دوای یەکەکانی لە باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان پەلاماری نوێنەران و سەرۆکی شارەوانیا هەڵبژێردراوەکان و چالاکوانانی باکووری کوردستان دەدا. ئەردۆغان لە تۆڵەی شکستە سەربازیەکانی لە باکووری سووریا پەلاماری ژن و پیر و منداڵی گوندەکانی بناری قەندیل و بادینان دەدا. ئەردۆغان تووشی هیستریا بووە بە بیستنی ناوی کورد و کوردستان. سووریا لە باکووری سووریا و ڕۆژئاوا نەمێنێ بە ناوی کورد. دەیەوێت شتێک لە باشووری کوردستان نەمێنێ بە ناوی کورد و حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێم و ئێستاش باشووری کوردستان بە باکووری عێراق ناوزەت دەکات. لە کاتی ڕیفراندۆمەکەی باشووری کوردستان هەموو سوکایەتیەکی بە حکوومەتی هەرێم و حزبەکانی باشوور و سەرکردەکانی باشوور کرد. لە باکووری کوردستانیش ئێستاش هەر بە عەقڵیەتی کەمالیستی شۆڤینیانەی تورکی چیایی معامەڵە دەکات. ئەردۆغان و ڕژێمەکەی ئاک پارتی ڕۆژ بە ڕۆژ لە نێودەوڵەتی و ناوچەیی شکستی دیبلۆماسی دەخۆن. هەر بە شکستی دیبلۆماسیش نەوەستاوە لەسەر ئاستی ناوچەی تووشی شکستی سەربازیش بووە لە سووریا و لیبیا و کاروانی چەک و تەقەمەنیەکانی ئەردۆغان کە دەبینێرێ بۆ جەبهەت نووسرە و گروپە تیرۆریستەکانی تر دەبنە ئامانجی فرۆکەکان. ڕژێمی ئاک پارتی و ئەردۆغان ئێستا لە هەموو کاتێک زیاتر لەسەر ئاستی جیهان و ناوچەکە و ناوخۆش تووشی گۆشەگیریەکی ئالۆز بووە و بۆیە پێویستە کورد لە هەموو کوردستان یەکگرتوانە ڕوبەڕووی هێرش و پەلامارە دڕندەکانی ئەردۆغان بێتەوە. پێویستە بە گیانی یەکێتی نەتەوەی هەمومان یەک دەنگ و یەک هەڵوێز بین دژی کردەوە نادیموکراتی و دڕندەکانی پەلاماردانی سەرۆک شارەوانی و پەرلەمانتار و چالاکوانانی باکووری کوردستان و خەڵکی سڤیل لە باکوور. پێویستە هەمومان هەموو حزب و لایەنەکانی باشووری کوردستان و هەموو کوردێکی دڵسۆز و ئازادی خواز ڕوبەڕووی ئەو داگیرکاری و هێرش و پەلاماردانی ڕۆژانەی ئەرتەشی تورک کە دەیکاتە سەر باشووری کوردستان و خەڵکی سڤیل و ژن و منداڵ دەکوژێ. گەنجانی باشوور دەستگیر دەکات. مەسئولیەتی ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری تورکیا لە باشوور دەکەوێتە ئەستۆی تاک بە تاکمان بەگشتی و بە تایبەتیش حزب و لایەنە سیاسیەکان و بە تایبەتتریش ئەو حزب و لایەنانەی کە لە دەسەڵاتدان. چونکە ستراتیژی ئەردۆغان سڕینەوەی کوردستانە لە هەموو بەشەکانی کوردستان. پێشیە کەنەکەدا مینا حزبێک لە باشووری کوردستان سیاسی و gelek çalakvanê medenî li vê derê îro amade bûne. Sedem ji bo li îro li Bakur em bêjin dönê anî hatin bi rêya qayûn ve sê hevserokê em bêjin mîna bi bajarê mezin ser erk girtin yek li Amedê, Wan û Mêrdîn. Hacetek hatiye kirinê jî tu rengî tiştekî ku sa bê qenatkirinê nîne. Hacetek dibên piştgiriya PKK dikin. Niha tenê sê heb mîna şerewaniyê herî gewre hene. Taybet her sêka bînin wê derê de mîna aqil mantıqa ji tu rengî cî yani nabe. Tenê ev her sêk tekîliyê wana pêre hene ji bo wî jî em wana serkarine. Hemû milava sar leystokin heta niha vî rengî ne dozek ser wana ve biye ne dozek heye jî. Lê vê hacetê va daxuyanîkî dan destan ser ev hiç milê qanûna da Türkiye têk here. Milek nêzîktayiya ji bo demokrasiyê rastî Türkiye têk here û mîna hilbijartinekî îdî bawerî lê nema. Yani tu manek evnîn erke gor dilê Erdoğan û MHP nîm be gor vê îtifaqê nebe kî dibe bira bu ev yê ser erk nikare bimîne. Vî rengî nêzîktayî ve eva têkçûna milê qanûn, milê hukuk, destûra Türkiye'ye û mîna Kurdek li Bakur nêzîktayiyek ji Kurdara çi ye viya dide nîşandinê. Mîna Birêz Öcalan re hevdîtinê herî dawiya hate kirinê Birêz Öcalan vê gotinê got erke derfet bê danînê
هندوری هفته که از چارەسەریە بینیم شهر بد سکناندنی لی نزیکتایی اردوغان چه بو؟ ملی دموکراتیک گاوک امبیج به آویتنی تام اخسویا آنی هات گاوک ملی دموکراتیک هاتی آویتنی وانا جیج ارته را کر و تو رنگی اونا ملی کردا ناین قبلی ایرو دستکفتی که لباکور هرکه دست هره ام بدنگ میبینین ام بزنبن یه سبه ای باشور جی خطریه که نه لباشور جی لروجاوا جی لحمود دراجی بین خطریه تنی ترکا دا هی دستکفتی کرده دربی ترکا کسک نه تو جی دشمنتی دستکفتی کرده را ناکه ام گره به راستی باش ببینین و ام به اوی دانش که ملت باشور مینا حزبک باشور جی و زانه بونی دا جبوی ویجی جبوی و نزیکتایا اردوغان رخنه بکن شرمزار بکن ایرول و دره نوند هدەپەیان سەردانا مکرنه جبوی وان جم سپاسی دکن لی به بانگازی خوشی ام دخازن داویه دا بکن گره ام نرازی بونی me بر هاجی جوره جوره بردوام بکه ام بدنگ نمینه جبویک اف کرنک نه لباکور هاتیه کرنه نه تنه جبوی کرده باکورن جبوی دستکفتی حمو ملک ام بیش کرد کدری هبن جبوی حمیایه گره سربی اساسی ام تف بگرن لی هری داویم بیاجی بیجن مینا مخمور و با مانگه کی زیاده تر بن خساره کی دایه و ام بیجن مینا دایی که دو جانی حتی زارو که خو برداری مردنه بی رنگی بدنگی که گره ملی مدا تایبت وان حزب سیاسی جی مینا ریوبریا باشور جی گره تجاری ام بدنگ نمینن ام هم بری بیاجی هلوسی خو نشان بدن اف گله مخمور دمینه گله راستی یک برومت گلیک بر خدای گلیک حتانی نها هم بر دشمن خود سری خدا ننیه گره گور بیا ام نزیکتایی کی بکن ام جو حمیه را جبوی هاتنه و سپاسی خود